ئەو کەمەندامانی کە وەفاتیان کردووە، ئەو کەمەندامانی کە لە دەروی وڵاتن، ئەو کەمەندامانی کە کەمەندام نین نووسراون، هەمووی ئەمانە ڕائگیرێت، حجزیان ئەخرێتە سەر. ڕەنگە هەر لە سلێمانی و دەوروبەری کە نزیکەی 31,000 کەمەندام هەیە بۆ نمونە 3,000 حاڵەتی وامان هەبێ، هەمووی ئەمانە ڕائگیرێ. ئەوەی کە لە دەوری وڵاتە لە پێم وایە لە وەزارەت ئەنجومەنی وەزیران بڕیارێکی تایبەتی لەسەر درێ، ئەوەی کە وەفاتی کردووە ڕائگیرێ، ئەوەشی کە کەمەندام نییە لیژنەیەکی هەشکەسی سەیری ئەکا کە کەمەندام نییە و بە هەج واستەیەک بێ لە لەی ڕێژە پزیشکانەوە بێ، لە ڕێی هاوکاریەوە بێ، بە پارە کردبێتی، بە هەر حاڵەتێک کردبێتی، ئەمانە ڕائگیرێن. یعنی ئەتوانین بڵین دروستکردنی ئەم پێناسەیە کۆتایی هێنانە بە هەموو ئەو قسە و ئەو قسەڵۆکانەی کە ئەڵێن لیستی کەمەندامان گەندەڵیتیایە. دوای دروستکردنی ئەم پێناسەیە ئێمە وەکو ڕێکخراوەکان لە یەک کەسی قبول ناکەین بڵێ گەندەڵی لە لیستی کەمەندامانەیە، چونکە ئەمە دوا بڕیارە، ئەمە دوا هەنگاوی چاکسازیە کە ئیتر گەندەڵی لە لیستی کەمەندامانە لەسەر تاسەری هەرێمی کوردستان نامێنێ.